باڵتە نەبێنێران کشتار پرێس سەرباری کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کێشەی کارەبا ئاو موچەی فەرمانبەران کێشەی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان سەدان کێشەی دیکە کە بەرەوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە. لە ئێستادا کێشەی ناوخۆیی هێزەکانی حیزبەکان بەرۆکی هاوڵاتیانی گرتووە لە دووشەوی ڕابردوودا دوو ڕووداوی تەقەکردن ڕوویدا کە یەکێک لە ڕووداوەکان لە نێوان دوو هێزی سەربەیەکێتی بوون کە لەلایەن کوڕی دوو بەرپرسی یەکێتیەوە فەرمانیان پێدەکرێت، بەڵام بێدەنگی لێکرا و حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان هیچ لێدوانێکی فەرمیان نەبوو لەو بارەیەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز پشت دەربابەکر چاودێری سیاسی و ڕۆژنامەنووس. کاک پشدەر سڵاوت دەبێ ئەم کاتت باش. بەگشتی هۆکاری زۆربوونی ئەم ڕووداوانە بە تایبەت لە پارێزگای سلێمانیدا کە دوو ڕووداوی تاقەکردن ڕوویدا بۆچی ئەگەڕێتەوە؟ حکوومەت بۆچی بێدەکات؟ زۆر سپاس. لە ڕاستیدا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم حیزبانە لە ساڵی 1991 بەدواوە نەیانتوانی یان نەیانویست بەربڵاوی چەک بەربڵاوی هەموو جۆرەکێک لە دەستی هاوڵاتیان سنووردار بکەن بە پێچەوانەوە لە قۆناغی شەڕی ناوخۆدا چەک بە شێوەیەکی بەربڵاو بە ئاشکرا بە قاچاق یعنی مامەڵەی پێوە دەکرا کڕین و فرۆشتنی پێوە دەکرا تا کارگەیشت بە ئێستا کە دەیان هەزار پارچە چەکی نایاسایی و بێمۆڵەت لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وەدەسەڵاتیش نەدەیەوێ نەکاریش بۆ ئەوە دەکە ئەم چەکانە لە هاوڵاتیان وەربگرێتەوە. ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە یعنی لە ڕاستیدا جۆرێکە لە ئامادەکاری یان ئامادەسازی یان ڕازیبوونی یان پلانی دەسەڵات ئێمە بینیمانە لە هەڵبژارنەکانی پێشوودا حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان چەکیان تەوزیع کردووەکو دیاری بۆ ئەوەی وەلای خەڵکی پێ بکردن و خەڵک دەنجیان پێبدا لە هەڵبژارنەکانی ڕابردوودا. ئەم بەربڵاویەی چەک و کارئاسانی دەسەڵات بۆی چەک لە لای هاوڵاتیان بێ وای کردووە کە ئەم جۆرە ڕووداوانە ئێمە ڕۆژانە هەفتانە مانگانە ساڵانە شایەتی دەیان جۆر ڕووداوی ناخۆش و جەرگ بڕبین کە لە هەرێمی کوردستانە ڕوودەدا. لە پاڵ ئەوەی کە دەسەڵاتداران کاریان نەکرد بۆ ئەوەی بەربڵاوی چەک سنووردار بکەن بازاری چەک لە هەرێمی کوردستان بازاری چەکی بێمۆڵەت قەدەغە بکەن هێنان و کڕین و فرۆشتن و هەڵگرتنی چەک مەمنوع بکەن لە بری ئەوەی ئەمانە بکەن هاتن کۆمەڵە شتی تریان کرێکێک لەوانە ئەوەیە کە چەک بە شێوەیەکی مۆڵەتدار لە دەستی کۆمەڵە خەڵکە بە پێی قسەی وەزیری ناوخۆ بێتە تا ئێستا زیاتر لە 20700 مۆڵەتی چەک دراوە بە هاوڵاتیانی کوردستان بەبێ ئەوەی کە دەستگامنیەکان چەکەکانیان پێوە لە دەرەوەی دەوامیش لە کاتی پشودا لە ماڵەکانیان ئەم چەکانە هەڵدەگرن و لە شوێنی دەوامەکەی خۆیان بەجێ ناهێڵن. لەبەرەوە لە سەرباری ئەمانە لەگەڵ ئەمانەشدا مەسەلەی تعدیل نەکردنی یاساکانی سەردەمی بەعس و دانەڕشتنی یاسایی مۆدێرن بۆ قەدەغەکردنی چەک و چارەسەرنەکردنی کێشەکانی زەویوزار لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا کە بۆ حکوومەتی هەرێم مەسەلەی کێشەی زەویوزار چارەسەرکردنەکەی ئەگەر بیویست بە ئاسان بوو بەئێستاشەوە ئاسانە دەیتوانی چارەسەری کێشەی زەویوزار و خاوەنداریەتی زەویەکان یەکلایی بکاتەوە یعنی ناکرێت لە ماوەی 30 ساڵە هێشتا ئێمە کوشتن لەسەر زەوی لەسەر مۆڵک لەسەر ئەمانە هەبێ و حکوومەتی هەرێم بە لە 30 ساڵی ڕابردوودا نەیویست یان نەیتوانی یان نەیکرد کێشەی زەویوزار لە هەرێمی کوردستانە چارەسەر بکات. خاڵێکی تر دەسوێردانی مەکتەبەکانی مەکتەبە کۆمەڵایەتیەکانی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان کە زۆر جارەمانە بوون بە بەدیلی دادگاکان و مەحاکمەکان ئەمەش خاڵێکی تر بوو کە کاریگەری کردە سەرەوەی کە نەتوانرێوەکو پێویست مەسەلەی دیاردەی چەکداری یا هەڵگرتنی چەک یا بەکارهێنانی قەدەغە بکرێت. بۆیە پێم وایە کە ئێستا حکوومەتی هەرێم پێویستی بەوە هەیە لە ڕێگەی داڕشتنی کۆمەڵی یاسای مۆدێرن و لە ڕێگەی ئەوەی کە دابشکردنی چەک بە هەموو شێوەیە قەدەغە بکە و هێشتنەوەی چەک لە ماڵەکانە ڕێگە پێدراو نەبێ و لەگەڵەوەشدا ینی مەسلەی لێبوردەیی بە یەکەوە ژیان لە میدیاکان لە پەروەردەدا لە مامۆستایانی ئاینی لە وتاری هەینیدا لە هەموو ئەمانەدا پێویستمان بە فەرهەنگێکی نوێ بە کلتورێکی نوێ بە پەروەردەیەکی نوێ هەیە بەڕاستی
کە هەموو لایەنەکان بە یەکەوە هاوکار و هەمەهەنگ کوژدەر لە دوو ڕۆژی ڕابردوودا لە شاری سلێمانی دوو ڕووداوی تاقەکردن ڕوویدا کەیەکیان لە ناو شاری سلێمانیا بوو لە نێوان دوو هێزی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام حکوومەت ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنەماوەییدا لە ڕاگەندراوێکدا پۆلیسی سلێمانی باسی لەوە کرد کە وەکو دەستکەوتێکی گەورە باسی لە دەستگیرکردنی 4 تۆمەتبار کرد لە شەڕەکەی کوێلەسپیە. بەڵام نەک دەستگیرکردن بەڵکو هیچ ڕوونکردنەوەیکیشی نەداوە لەسەر ڕووداوەکەی ناو سنتەری شاری سلێمانی کە لە نێوان دوو هێزەکەی یەکێتیە ڕوویدا. هۆکاری ئەمە گەڕێتەوە بۆچی؟ لە ڕاستیدا ینی مەسەلەکە پەیوەندی بەوە هەیە مەسەلەی دویدارەی بەزەقی دەبیندرێ لە هەرێمی کوردستانە و بۆیە حکوومەتی هەرێم بە تایبەتی ئیدارەی هەولێر بێدەنگە لە بەرامبەر ڕووداوانەی لە ئیداری سلێمانی ڕوودەدەن و بە پێچەوانەشەوە ڕاستە و ئەمەشی کە لە نێوان دوو هێزی ئەمنی سەر بە یەکێتی نیشتیمانی ڕوویداوە مەسلەیەکی ئەوان ینی ڕەنگە دەستگامیەکانی سلێمانی وهالێکی بدەنەوە کە مەسلەیە کە پەیوەندی بە ناوخۆی حزبێکی دیاری کراوە. یەکەم پێم وایە ئەگەر ئەم تەفسیرە بکەن ئەم تەفسیرێکی هەڵەیە چونکە دوجار ینی ژیان و مانەوە ئاسایش و ئیستقرارەتی هەمووان بەندە بەم دۆخەی کە لە هەرێمی کوردستانە دەگوزەرێ و بەندە بەوەی کە پێویستە سەر و ماڵی هەموو لایەک پارێزراو بێ و پێویستە ینی ئەگەر کەسێک کێشەیەکی هەیە لە دادگاکانە یەکلایی بکرێتەوە و پێم وایە ئەمە بێڕێزیکردنە بە مەسلەی دادگاکان بە سەروەری بە هەوڵدان بۆ سەروەری دادگاکان. من خۆم بێومێت بووم لە مەسلەی دروستکردنی هێزی نیشتیمانی ینی لەوەی کە هێزی حزبی بکرێ بە هێزی نیشتیمانی بۆ ئێستا پێم وایە دەبێت داوا بکرێ هەموو لایەنەکان کار لەوە بکەن کە کار بۆ ئەوە بکەن کە مادام نەتوانرا هێزی نیشتیمانی دروست بکرێت دەبێت بیر لەوە بکرێتەوە هێزی حزبی دروست بکرێت چونکە ئێستا هێزی شخصی هەیە هێزی بەرپرسەکان هەیە هێزی مەکتەب سیاسیەکان هەیە کۆمپانیا ئەمنیەکان هەن هۆ کۆمپانیا سکۆرێتیەکان هەن ئەمانە لە جوڵیان لە دەستی حزبانیە لە دەستی ئەشخاصە لە دەستی ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەندامێکی سەرکردایەتی کوڕی بەرپرسێکی ئەم هەرێمەدایە کە هەندێک جار ئەمانە بۆ کێشەی شخصی دەجوڵێندرێن و ئەمەش ئاسایش و ئیستقرارێت و سەقامگیری هەرێمی کوردستان دەخاتە مەترسیەوە بۆیە مادام لە هێزی حزبی و هەرێمی کوردستان نەیتوانی هەنگاو بنێ بۆ دروستکردنی هێزی نیشتیمانی بە پێچەوانەوە پاشەکشەی کرد لە هێزی حزبی و بۆ هێزی شخصی بۆ هێزی ئەشخاص بۆ هێزی کەسەکان ئێستا کاتی ئەوەیە بیر لەوە بکرێتەوە هێزی حزب بکرێت ئەم هێزانە بکرێنە هێزی حزبی لانی کەم بکرێنەوە بە هێزی حزبی بۆ جوڵەکەیان ینی بەکارهێنانەکەیان لە بەردەستی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و کۆمەڵی خەڵکا بێ نەک لە بەردەستی شخصێکە یان کوڕی بەرپرسێکە یان لە بەردەستی بەرپرسێکا بێ کە زۆر جار ڕەنگە بۆ کێشەی نێوان دوو کەس دوو گەنج دوو مناڵ دوو گەڕک دوو کۆڵان دوو کێشەی دوو لەسەر پارچە زەویەک ئەم هێزانە جوڵیان پێ بکرێت کە کارێکی خراپە و بیر لەوە بکرێتەوە مادام هێزی نیشتیمانی دروست ناکرێت لە وڵاتەیە هێزی حزبی هێزی حزبی کە جوڵانەکەی وەکو باسم کرد فەرمانەکانی لە حزب و لە مەکتەب سیاسی و سەرکردایەتیەکانەوە دەربچێ ئەم هێزانە بکرێنەوە بە هێزی حزبی و جوڵەیان و مامەڵە پێکردنیان و هاتوچۆکردنیان و بەکارهێنانیان لە دەستی ئەشخاصدا نەبێ بەڵکو لە دەستی لانی کەم لە بەردەستی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حزبدا بێ و یەکلای بکرێتەوە کە بەکارهێنانی ئەم هێزانە تەنها کەسێک نەتوانێت جوڵیان پێ بکا و بەکاریان بێنێ و ینی جێگۆرچەیان پێ بکە پێویستی بەوە بێ پێش ئەوەی ئەم هێزانە بجوڵێنرێن و بەکار بهێنرێن ڕەزامەندی و موافقەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و حزبانی بۆ وەرچیرێکە هێزی حزبیانەیە مادام نەتوانرا هێزی نیشتیمانی دروست بکرێت بەدیلی من بەدیلەکە ئەوەیە کە ئەم هێزانە بکرێنەوە بە هێزی حزبی لە هێزی شخصی و لە هێزی شخصی و مەکتەب سیاسی و سەرکردایەتیەکانەوە. بەڵێ کاک پشتر بەرپرسێکی باڵای یەکێتی باز لەوە کات کە لە سایەی سەری کوڕی مەسوول و ئەو هەموو هێز و میلیشیانی کە ئەو هێز و میلیشیا ڕەنگا و ڕەنگانەوە ئەڵێ سلێمانیمان کردوتە تەکساس لە کاتێکە ئەمە ویستمانە سلێمانی بکەینە پایتەختی ڕۆشنبیری کۆمنتی تۆ چێ لەو بارەوە؟ لە ڕاستیدا ئەم بەڕێزە هەر کاتێ پرۆسەی سیاسی لە ناو حزبەکەی خۆی لە ناو هەرێمی کوردستان لە ناو عێراقا بەدڵی نەبێ ڕخنەی جدی دەگرێ و ئەگەر بە پێچەوانەشەوە بێدەنگی قوڵ هەڵدەبژێرێ بێدەنگی ماوە درێژ هەڵدەبژێرێ لەگەڵ لەوەشدا من هیوادارم ئەم جارە ئەم ڕخنانەی کە گرتوێتی ڕخنەی جدین بەڵام پەیوەندیان بە کێشە ناوخۆیەکانی گۆڕانکاریەکانی ئەمڕۆی ناو حزبەکەی خۆی و مەسلەی باڵباڵێنی حزبەکەی خۆی و کاندیدی داهاتووی سەر کۆمارەوە نەبێ و بەجددی ئەم بەڕێزە بڕوای بەم ڕخنانە هەبێ و یعنی چونکە ئەو لە ناوەندی بڕیاری حزبێکی دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان یعنی ئەگەر بەم جۆرە ڕخنە بگرێ و بەم جۆرە کار بکە بۆ چاپکردنی ئەم ڕخنانە
ڕەنگە کاریگەری هەبێ بەڵام ئەگەر ئەم ڕخنانە تەنها بۆ بێکە ئەو بێومێت بوو بێ لەوەی کە کاندیدێکی نزیک لە ئەو ببێتە سەر و کۆمار و یان ئەم گۆڕانکاریێنە نێو مەکتەبی سیاسی حیزبەکەی لە بەرژەوەندی ئەو یا بەدڵی ئەو نەبێ ئەوە جۆرێکی ترە بەهەرحاڵ من پێم وایە ڕخنەکانی معقولن بە تایبەتی لەسەر مەسەلەی دۆخی هەولێر دۆخی سلێمانی دۆخی گەرمیان و دۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕخنەی گرتووە بەڵام پرسیاری ئەوەش هەیە یعنی ئەم بەڕێزە لە ڕووداوەکانی ڕابردوودا و لە کوشتن و لەو تەقەکردن و لەم ڕوودا و ئەحداسانەی لە ناو هەرێمی کوردستان و لە ناو حیزبەکەی خۆی و لە عێراقا ڕوویدا بۆ ماوەیەکی دوورودرێژ بێدەنگ بووە یان لانی کە من نبینیوە بێدەنگیەکەیم بینیوە بەڵام ئەگەر هەرچۆنێ بێ ئەم ڕخنانە جێگەی دەستخۆشین لەگەڵ ئەوەیدا تێبینی ئەوە شەیەکەم بەڕێزە لە کاتی ئەوەی کە حیزبەکەی خۆی چەکی دابەش دەکرد لە هەڵبژارنەکانە ئەم بەڕێزە بە یاداشتێک بە نووسینێک بە ناڕزایەتێکی نەمان بینی و دواتریش نەمان بینی پرۆژەیەکی گەورە یا پرۆژێکی گشتگیر ئامادە بکە بۆ هێز لە دەستی حزب و ئەشخاص بێنرێتە دەرەوە بکرێنەوە هێزی نیشتیمانی و نەشمان بینی پرۆژەیەکی گشتگیری هەبێ بە هەمان شێوە بۆی کە چەک لە لای هاوڵاتیان نمێنێتەوە بۆی شایەتی ئەم ڕووداوانە نەبین و نەشمان بینی بۆ چارەسەری کێشەکانی مڵکایەتی و زەوی وزار ئەم بەڕێزە و حزبەکەی کە لە دەسەڵاتە لە 91 و 92 بەشدارن لە حکوومەت و قۆناغێکی دوورودرێژیش ماوەیەکی دوورودرێژیش دەسەڵاتی گەورەیان هەبووە نەمان بینی چارەسەری کێشەکانی زەوی وزار لە هەرێمی کوردستان بکەن دەبێت بیریشمان نەچێ بەشێک لەم ڕووداوانەی کە ڕوو دەدەن بەڕاستی پانگ خواردنەوەن ڕقی خەڵکن بەرامبەر بە پرۆسەی سیاسی بەڵام ڕەنگە نتوانێت دەربڕینەکانی بە پرۆسەی سیاسی دەرببڕێ لەبەرەوە لەگەڵ شۆفێرێکی سەر شەقام لەگەڵ دراوسەیەکی لەگەڵ ناسیاوێکی لەگەڵ خزمێکی لەگەڵ ماڵەکەی خۆی لەگەڵ خەزوری لەگەڵ زاواکەی چێشەکە لە پانگ خواردی و پرۆسەی سیاسی پانگ خواردی و کێشە و گیر و گرفتانە بێکە لە کوردستانە هەند کێشەی ئابووری و سیاسی و ئەم کێشانەی کە خۆمان هەمومان دەزانین کێشە گەلێکی گەورە خوڵقێنراوە و خەڵک وەکو پێویست یعنی بەڕاستی ناتوانێت بژێ و کێشەی گەورەی هەیە و ئەو کێشە گەورانە دەسەڵاتی سیاسی نایەوێت سەریا بکە ومانەوەی و کێشە سیاسیانەوە بێدەسەڵاتی هاوڵاتیان بەرامبەر بە پرۆسەی سیاسی بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی و نەتوانینی بە گۆڕانکاری ڕێشەی لە سیستمی حکومڕانی ڕەنگە پنگ بخواتەوە لە شوێنێکی تر ئەم ناڕزایەتێ بتەقێتەوە کە شوێنە ڕاستەقینەکە نییە ڕەنگە لەسەر شەقامێکە لە ناو دایرەیەکە لە ناو ماڵەکەی خۆی لە ناو شوێنێکی گشتیدا ئەم دەرببڕێ بۆیە بەشێکی ئەمانە پەیوەندی بە پرۆسە سیاسیەکەەوە هەیە بە ناڕزایەتی و نیگەرانی خەڵکەوە لە پرۆسەی سیاسی بەرحاڵ ئەگە بەڕووتر قسە بکەین پەیوەندی بە هەڵبژاردننی پۆستی سەر و کۆمارەوە چییە سەبارەت بە نووسینەی سەرکردەی باڵای یەکێتی شانەز ئیبراهیم ئەحمەد دەزانی من بەو پێیکەوە چاودێرێکی سیاسی متابعی ڕخنەکانی ئەم بەڕێزەم کردووە ئەو کاتانەی کە ئەم بەڕێزە پرۆسەی سیاسی لە کوردستان یان پرۆسەی یان دەسەڵاتی ناویەکێتی وەکو پێویست لە بەرژەوەندی ئەو نییە یان بەدڵی ئەو نییە یان گۆڕانکارەکانی ناویەکێتی بەدڵی ئەو نییە یان کاندیدی سەر و کۆمار بەدڵی ئەو نییە یان پەیوەندیەکانی لەگەڵ پارتی بەدڵی ئەو نییە یان سەرکردایەتی حیزبەکەی خۆی بەدڵی ئەو نییە ڕخنەی جدی دەنووسێ ڕخنەی گەورە دەگرێ ئەو کاتانشی کە ئەم بەڕێزە پۆست وەردەگرێت لە ناو حیزبەکەی و ئەنجامی کۆنگرەکە بەدڵی ئەو دەبێ و لانی کەم تا ڕادەیەک بەدڵی ئەو دەبێ بۆ ماوەیەک بێدەنگ دەبێ ئێستش باس لەوە دەکرێت کە کاندیدێکی نزیک لە ئەو بۆ پۆستی سەر و کۆمار چانسی لاوازە کە ببێتە سەر و کۆمار و باس لەوەش دەکرێت کە ئەمڕۆ گۆڕانکاری لە ناو مەکتەبی سیاسیەکێتی ڕوویداوە کە ڕەنگە بەدڵی ئەم بەڕێزە نەبێ بۆیە لێر بەدواوە ڕەنگە چاوەڕێی زنجیرە وتارە ڕخنەیەکانی بکەین ینی بەڵام من وەکو باسم کرد وەکو چاودێرێکە بە چەند ساڵی ڕابردوو چاودێرە ڕخنەکانی ئەم بەڕێزەم کردو زیاتر لەو کاتانەیە بۆ کە ڕخنەکانی وەکو کارتی فشار لە دژی دەسەڵات و لە دژی هەم حیزبەکەی خۆی و هەم حیزبە هاوپەیمانەکەی بەکارێناوە نەکۆکو ئەوەی کە ڕخنەی جدی واقعی بن و نەخشەڕێگا بن یعنی من نەخشەڕێگام نەبینیوە لە ڕخنەکانی ئەم بەڕێزە نەخشەڕێگا بۆ چارەسەری کێشەکانی خەڵک بۆ چارەسەری کێشەکانی کۆمەلگا بۆ چارەسەری کێشە سیاسیەکان بۆ چارەسەری کێشە ئابوووریەکان بۆ چارەسەری کێشەی کشت و کاڵ بۆ چارەسەری کێشەی پەروەردە تەندروستی یعنی نەخشەڕێگام نەبینیوە و ئەمە لەگەڵ ئەوەش ئەم بەڕێزە لە بەشێک لە دەسەڵاتدارانی یەکێتیەوە نزیکە یعنی دەتوانێت کاریگەری هەبوایە چونکە بەشێک لەم کێشانە دەتوانرێت بە چارەسەر بکرێن یعنی
بە یەک یاسای پەرلەمان کێشەی خاوەندارەتی زەوی کشتتوکاڵەکان بەمەرجێک حکوومەت ملزم بکرێت کە پابند بە پێوە ئەوانەی کە کێشەی زەویزاریان هەیە ئەوانەی مڵکەکان وەریگرنەوە ئەوانەی تر قەرەبوو بکرێنەوە بە مڵکی نیشتەجێبوون کە حکوومەت لە سنووری شارەوانەکانە زەوی فراوانی هەیە بۆ چارەسەری ئەم کێشانە بۆ مەسەلەی چەک دەکرێن بەڕێزە مادام دەڵێ سلێمانی بۆتە تەکساس نەخشەرەگایەکیشی پیشان دابین کە چۆن وا بکەین سلێمانی بکەینەوە پایتەختی ڕۆشنبیری چۆن وا بکەین کە ئەم هێزانە لە دەستی ئەم شخصانە بێنینەوە دەرەوە کە ئەم ئەو بەڕێزە باسی کردووە بۆ چۆن بتوانین کە سلێمانی بکەینە پایتەختی هونەر پایتەختی ڕۆژنامەگەری پایتەختی بیرۆڕای ئازاد پایتەختی ئازادی کاری سیاسی ئازادی کاری میدیایی پایتەختی بە ئێکۆژیانی ئاشتیانە پایتەختی فیستیڤاڵی نێودەوڵەتی پایتەختی فیستیڤاڵی هونەری پایتەختی شانۆ پایتەختی مۆسیقا پایتەختی ئەمانە ینی چۆن پێی گوتبان کە بتوانین بیکەینەوە بە پایتەختی ڕۆشنبیری کە ئێستا پێتان وایە بۆچی زۆرینەی کێشە ئاڵۆزیەکان ڕوبەڕووی شاری سلێمانیە بێتەوە بۆچی ئەوە تا بەرپرسێکی باڵای یەکێتیەڵێ سلێمانی بۆتە تەکساس من وا نایبینم کە زۆربەی کێشەکانم کێشەی کوشتن و هینانە لە سنووری هەولێریشا هەیە لە سنووری دەسەڵاتی پارتیشا هەیە من وا دەیبینم لە هەردوو زۆنەکە هەیە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە جددیەتی حکوومەت نابینین بۆ چارەسەری و کێشانە یعنی هەتا زۆر جار نەک هەر جددیەت نابینین والێک دەدرێتەوە کە حزب دەسەڵاتدارەکان بە جۆرە لە جۆرەکان خۆیان لە پشت ئەم دروستکردنی ئەم کێشانەوەن بۆ ئەوەی وەلای خەڵک بۆ خۆیان ڕاکێشەنیان بۆ ئەوەی کێشەی یعنی ئەم خەڵک لە حزب دەسەڵاتدارەکان بێمنەت نەبێ یان بۆ ئەوەی کە خەڵکی پێوە مەشغوڵکەن یان خەڵکی پێوە چاوترسێنکەن یان جۆرە لە پێیان وابێکە لەمانەوەی ئەو هەموو کێشە ئاشایری و کۆمەڵایەتێدا دەرفەتی مانەوەی دەسەڵاتەکەی ئەوان ئاسانترە لەوەی کە ئەگەر کۆمەلگا گۆڕانکاری جدی لە کۆمەلگادا ڕوودا گۆڕانکاری ڕیشەی لە کۆمەلگادا ڕوودا ڕەنگە ئەوان پێیان وابێت کە دەسەڵاتەکان دەکەوێتە بەرمەترسیەوە بۆیە یعنی جددیەت نابینین لەوەی کە ئەم کەسانەی کە خەڵک دەکوژن جددیەت نابینین لە محاسبەکردنیان لە گرتنیان لە جددیەت نابینین لە هەمواری یاساکان لە داڕشتنی یاسای توند و قورس بۆ ئەوانەی کە چەکی بۆ بێمۆڵەتیان پێ بۆ ئەو کەسانەی کە چەکی بێمۆڵەت بەکاردێنن بۆ ئەو کەسانەی هەتا چەکی مۆڵەتدار بەکاردێنن کەانی نەمان بینی کە ئەو کەسانە مۆڵەتەکانیان لێ وەربگیرێتەوە یا هەر ئەسڵەن مۆڵەتی هەڵگرتنی چەک لە هەرێمی کوردستانە نەمێنێ یعنی چەک پێویست ناکە هاوڵاتی چەکی پێبێ هەتا گەر کێشەیەکی کۆمەڵاتی دادگاکان هەن باڵە ڕێگەی دادگاکانەوە یەکلایی بکرێتەوە زایدەن یعنی ئەو شوێنانی کە ئێمە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان یعنی سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی تری عێراق لەگەڵ ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ناوچەکانی تری ڕۆژاوای کوردستان لەگەڵ باکووری کوردستان ئەم ناوچانە کۆنتترۆل بکرێ بۆ چەکی بێمۆڵەت داخڵ نەکرێ بەڵام ئێمەمان نبینی یعنی ئێمەوەمان بینی کە چەکی بێمۆڵەت لە هەرێمی کوردستانە بازرگانی پێوە دەکرێت و دەسەڵاتی ئاگادارە یعنی ناکرێ بڵێن دەسەڵات ئاگادار نێنەوەی کە بازاری کردن و فرۆشتی چەکی بێمۆڵەت لە سلێمانی و هەولێر و دهۆک و شارەکانی ترایە ناکرێت پێمان وابێکە یەکێتی و پارتی نیان دەتوانی لە بری چەک شتی تر تەوزیعکەن لە کاتی هەڵبژارنەکانە یا لە کاتی بانگەشی هەڵبژارنەکانە من پێم وایە ئەمە شتێکی بەرنامە بۆ داڕێژراو بووە و ئەنجامەکەشی ئەمڕۆ دەیبینین بەم شێوەیە بەڵام دەبێت بزانن کە مانەوەی چەک بەدەستی هاوڵاتیانەوە پێش هەمووان مەترسیە بۆ سەر خۆیان ینی بەڵێ کاک پشدەر حکوومەت لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان تووشی دۆخێک بۆ کەسەری دەرناکات لەلایەک باس لاوا کات کە ئۆتۆمبیلی بێسەرەتا وە خوار مۆدیل نایڵە بە هاوڵاتیان بێت و ژمارەیان بۆ ناکات و ئەیانگرێت لەلایەکی دیکەوە خۆی هەمان ئۆتۆمبیل بەکارهێنێت و ژمارەیەکی حکومی پێواکات هۆکاری ئەم دۆخی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ لە ڕاستیدا ئەگەر بە وجدانەوە قسە بکەین ئەوەیە کە من پێم وایە ئەمە سوودفە نییە ئەمە پێم وایە پلان بۆ داڕێژراوە ینی ئەوان دەڵێن ئۆتۆمبیلی سەرەتا نابێ هاوڵاتی لەسەر شەقام بەکاری بێنێ باشە چێ ئەم کاراسانی بۆ ئۆتۆمبیلانە کردووە بۆ بازرگانەکانی نادەنە دادگا بۆ وانەی هێناویانە بۆ وانەی داخڵیان کردووە بۆ وانەی چاوپۆشیان لێ کردووە بۆ شوێنانی کە لێوە هاتووە بۆ مەفرەزە و ئەو سەیتەرانی کە لێوە داخل بووە ئێمە ئۆتۆمبیلانە لە ئاسمانەوە دابەزیوە لە ئاسمانەوە بەربوونەتەوە ینی بۆ نیان محاسبە بکەن ئەم خەڵکانە بێنن بەنامەیان لەسەر دەکەن لەسەر شاشەی تەلەڤیزیۆن پیشانیان دەن بڵێن ئەم کەسانە ئۆتۆمبیلی بێسەرەتا
بێسەرەتایان داخل کردو، ئەم کەسانە چاوپۆشیان لێ کردو، ئەم کەسانە بازرگانیان پێوە کردو، ئەم کەسانش لەژێر سایە و چاودێری ئەوانە داخل بووە. بۆیە ئەمانەمان محکەمە کردو و دادگاییان دەکەین و غرامان دەکەین و پێبژاردنیان پێ دەکەین و لەسەر شاشەی تەلەڤیزیۆنیش ئاعترافاتیان لێوەگرن و بڵاوی بکەنەوە. بەڕاستی ناکرێ هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئۆتۆمبیلێ بای $10 ملیۆن ئۆتۆمبیلیان کردووە، ئێستا بای $10 ملیۆن ینی بەلانی کەمەوە بای $10 ملیۆن ئۆتۆمبیلی بێسەرەتایان پێ لەسەر شەقامەکانە ئەم ئۆتۆمبیلانە دەستیان بەسەردابگیرێ و ئەوان زەرمەند بن. بۆ بازرگانانە زەرمەند نەبن کە بە نرخێکی کەمێ ناویان و بە قازانجێکی گەورە فرۆشتیانەوە. من پێم وایە ئەمە هەمووی ینی جۆرێکە لە تێکەڵاوی و بێسەر و بەڵی و لە دەنگدەڵی، ینی ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە لە هیچ شوێنێکی دنیادا نییە. لەسەر شەقامەکانە ئۆتۆمبیلێکی لێ بێسەرەتایە کە هیچی نییە، ئۆتۆمبیلی لێ ئارمە، ئۆتۆمبیلی لێ ڕقەمی حکومیە، ئۆتۆمبیلی لێ ڕقەمێرانە، ئۆتۆمبیلی لێ ڕقەمە و هیچ کێشەیەکی نییە، ئۆتۆمبیلی ڕقەمە ئەوروپی لێیە، ئۆتۆمبیلی ینی مەنەفێستی لێیە. ئەندە دنیادا شتیوان نییە، ینی بەڕاستی لە دنیادا شتیوان نییە. لەسەر یەک شەقامە لەسەر یەک جادەیە دەیان ڕقەمی جیاواز، دەیان شێوازی جیاواز، ینی شتیوان نییە. لەبەر پێم وایە ئەمە چارەسەر دەبێ و چارەسەر دەکرێت ئەگەر بیانەوێ، بەڵام نایانەوێت چارەسەری بکەن. بۆ ئەم دیاردانە بەم شێوەیە بمێنێتەوە. یعنی ئەوەی لە هەرێمی کوردستانە جۆرێکە لە پاشاگەردانی، جۆرێکە لە سەرگەردانی، جۆرێکە لە بێبەرنامەی و بێپلانی، یان جۆرێکە لە پیلانداری، ینی پیلانی خەڵکانی لەسەر بۆ وایە پیشانی دەن کە ئەمە ئەزمونێکی سەقامگیر نیە، ئەزمونێکە پڕە لە ئاژاوە، پڕە لە بێسەرەبەرەیی، ئەمە ئەزمونێکی ئەوتۆیەکە ینی جێگەی ئومێد نییە. ینی بۆ بێ ئومێدکردنی خەڵک، بۆ بێ ئومێدکردنی ئەوانەی دڵیان بەم ئەزمونە خۆش بووە یان دڵیان پێی خۆشە، ڕەنگە بەشێکی پەیوەندی بەمەوە هەبێت. بەڵێ سپاس بۆ کوژدەر بابەکر، چاودێری سیاسی و ڕۆژنامەنووس بە شوێی گەڕاستەخۆوە لەگەڵمان. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەمان.